شەشەم پەروەردە و فێرکردن. کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە قەیرانێکی جددیدایە. مامۆستا ناچار دەکرێت بۆ داواکردنی موچە و مافی خۆی پەنا بۆ بایکۆت و خۆپشاندان بەرێت. تابی لە بێهیوایی و ناڕۆشنی ئایندەدا ناچارە دەست لە خوێندن هەڵبگرێت. کۆمەڵی دادگەری کوردستان دەیەوێت بەکارنامەیەکی سەردەمیانە کە لەم بڕگە و خاڵانە پێکاتووە کەرتی پەروەردەی هەرێمی کوردستان لەو قەیران و تەنگەژەی تێکەوتووە دەرباز بکات. 1. هەوڵدان بۆ دەرکردنی یاسایەکی شایستە با پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان با جۆرێک لە پاڵ گرنگیدان با فێربوونی زانست و زانیاری گرنگی بە پەروەردەی تاکەکان و قوتابیان بدات. 2. کارکردن بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ و هاوچەرخ کاتوانەی لە خۆگرتنی سەرجەم خوێندکارانی کوردستانیان هەبێت. بامانجی کۆتاییهێنان بە دیاردەی دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکاندا. 3. فراهەمکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی خوێندن و پێداویستی قوتابخانە و خزمەتگوزاریە تەندروستی و کۆمەڵاتیەکان و ژینگەیەکی تەندروست بۆ کادرانی پەروەردەی بەگشتی. 4. گرنگیدان بە خوێندنی ئامادەی ئیسلامی و ڕەخساندنی هەلی خوێندن بۆ دەرچوانی پۆلی 12 ئامادەی بە جۆرێک مافیان هەبێت لە بەشێکی زیاتری کۆلێژ و پەیمانگاکان وەربگیرێن. 5. بەرەودان با خوێندنی پیشەیی و ئامادەکردنی کەسانی هونەری و پیشەیی و بەستنەوەیان با بازاڕی کاری هەرێمی کوردستانەوە. 6. پێداچوونەوە بەوانەی پەروەردە ئیسلامی قۆناغە جیاوازەکانی خوێندن بە جۆرێک ڕۆڵی کاریگەرتری لە پەروەردەکردنی نەوەکاندا هەبێت و وانەیەکی پەراوێزخراو نەبێت. 7. چاکسازیکردن لە سیستمی زانکۆ و پەیمانگاکان و گرنگیدانی زیاتر بەو کۆلێژ و بەشانەی پێویستن بۆ ڕەخساندنی هەلیکار و پێشخستنی کۆمەڵگا. 8. دوورخستنەوەی دەستی حەزب لە زانکۆ و پەیمانگاکانی کوردستان و سەربەخۆکردنیان لە بڕیار و بودجە و چۆنێتی خەرجکردن و لادانی بەرپرسی ناشایستە تایەندا. 9. باشکردنی ئاستی گوزەرانی مامۆستان لە سەرجەم قۆناغەکانی خوێندن و کردنەوەی خول و ڕاهێنان بۆ بەرزکردنەوەی ئاستی کارامەیی و لێهاتووییان. 10. کەمکردنەوەی کرێ خوێندن لە زانکۆ و پەیمانگا و قوتابخانە ناحوکمیەکان بە جۆرێک لەگەڵ ئاستی گوزەرانی هاوڵاتیان بگونجێت. شان بەشانی ڕەخساندنی دەرفەتی خوێندن بۆ قوتابیانی کەم دەرامەد. 11. پەرەدان بە تەکنۆلۆژیای فێرکردن و تێکەڵکردنی با پرۆسەی پەروەردە لە سەر جەمبوار و قۆناغا جیاوازەکانی خوێندن. 12. جەختکردنەوە و گرنگیدانی زیاتر با خوێندنی بابەتەکانی ڕەوشت، ژینگە، مافی مرۆڤ و یاسا، هونەر و وەرزش، باکان و قوڵکردنەوەی گیانی تەبایی و لێبوردەیی لە پرۆگرامەکانی خوێندندا. 13. پێدانی دەرماڵی دارایی شایستە بە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان و دابینکردنی بەشە ناوخۆیی گونجاو بۆ قوتابیانی دەرەوەی شارەکان تاکو بتوانن بەبێ گرفت درێژە بە خوێندن بدەن.